لە هەرجێک بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. سبەینێ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا با شێوەیەکی ڕسمی دەست پێ دەکات تا ئێستا لە هەڵبژاردننی پێشوەختەوە هەڵبژاردن لە ڕێگەی ئەلکترۆنیەوە نزیکی 95 میلیۆن کەس لە ئەمریکا دەنگی داوە، بەڵام سبەینێ بە کاتی هەرێمی کوردستان نزیکی سەعات 1:15 دەنگدان لە ئەمریکا دەست پێ دەکات کە دەگاتە سەعات 6 بەیانی ناوخۆی ئەمریکا. لەگەر ماوگەرمی میوارەدا گفتوگۆ دەکەین لەسەرەوەی چ سەرۆکێک بۆ ئەمریکا گرنگە، چونکە پرسی هەڵبژاردن لە ئەمریکا پرسێکی بەتەنها ناوخۆیی نییە، بەڵکو پرسێکی جیهانیشەوە هەموو جیهان پێوەی سەرقاڵن. لە کەرکووکەوە بەڕێز بورهان حاجی سلێمان وەکو چاودێری سیاسی لەگەڵمدایە بەخێر بێ. هەروەها لە ویلایەتی پەنسیلڤانیاش بەڕێز دریان ئاکۆیان شارەزا لە زمان و پەیوەندی لەگەڵمدایە بەخێر بن بۆ گەرما و گەرم. بەڕێز دریان ئاکۆیان لای جەنابتەوە دەست پێ دەکەم. دەنگی ئەمریکەکان سبەینێ بۆ کام لە کاندیدەکان دەبێ، بەتایبەت لە ویلایەتی پەنسیلڤانیا کە یەکێکە لە ویلایەتانەی ناوەندی کێبڕکێی گەورەیە لە نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدن، یاخوڵ بڵێن دیموکرات و کۆماریەکان. بەڵێ و کاتتان باش. بێگومان بەیانی یان ئەم هەڵبژاردنەی ئەمریکایەکێکە لە هەرە گرنگترین هەڵبژاردنەکانی مێژووی ئەمریکا ئەگەر هەرە گرنگترینیان نەبێت. سەبارەت بە پرسیارەکەت زۆر لایانی پەیوەندی زانکۆکان و لای پەیوەنددارەکان پێشبینیان کردووە کە یان بڵێن سەختە پێشبینی بکرێت، بەڵام بە گوێرەی ڕاپرسیەکان تا ئێستا کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن بە ڕێژەی بەلایەنیکەم هەتان بەیانە 5 پۆینت لە پێش سەرۆک ترامپەوەیە، لە زۆر شوێنەوە لە یەکتر نزیکن. سەبارەت بە پەنسیلڤانیاوە کە پرسیارت لێم کرد، پەنسیلڤانیایەکە لە 12 ویلایەتێکی کە یەکلاکەرەوەیە بەنسبەت هەڵبژاردننی ئەمجاری ئەمریکا. ئەگەر لە ڕقم 1 نەبێت لە ژمارە 2 دێت لە ڕووی گرنگی یەکلاکردنەوە یان هەڵبژاردنە. لە هەڵبژاردننی 2016 ویلایەتی پەنسیلڤانیا لە بەرژەوەندی سەرۆک ترامپ دەنگی دابوو، ینی دۆناڵد ترامپ ویلایەتی پەنسیلڤانیا بە چەند پۆینتێک بردبووەوە، ینی سەرکەوتوو بەسەر هیلاری کلینتن. بۆیە لەم هەڵبژاردنە بە ڕێژەی بەشداریکردنی زیاتر و لە ڕۆڕ دیموکراتەکان هەموو سەرچاوەیەکیان بەکارهێنا بۆ ئەوەی خەڵک زیاتر ئامادەی دەنگدان ببن. پێشبینی دەکرێت ئەگەر نەشی بنەوە ویلایەتی پەنسیلڤانیا بە ڕێژێکی زۆر کەم دۆناڵد ترامپ سەرکەوێت. ینی چێبڕچێکەت لە پەنسیلڤانیا زۆر لە یەک نزیکە بێت، ینی بە پۆینت کەمتر لە یەکیش ڕەنگ بێ یەکلا بکرێتەوە. لە 11 ویلایەتەکەی تر چۆن دەیبێنن پرسی دەنگدان یاخود پرسی یەکلاکردنەوەی کاندیدی دیموکرات و کۆماریەکان؟ لە ویلایەتەکانی تر منمونە لە فلۆریدا کە پێشتریش دەنگی بوو لە 2016 دەنگی بۆ دۆناڵد ترامپ دابوو، هەڵبژاردن یان کێبڕچی هەڵبژاردن زۆر بەهێزە. ئەمڕۆ هەردووچیان کەمپینەکەیان زۆر بەخۆتکوێ لە بەهێزتر کردووە لە ویلایەتی فلۆریدا. فلۆریدا ئەگە بڵێم لە هەرە مهمەکانە لە هەرە گرنگکانە، چونکو 29 نوێنەری دەچێتە هەڵبژاردننی دواتر لە مانجی 12 کە سەرۆک هەڵبژێرن 29 نوێنەری هەیە، لە بەرامبەردا پەنسیلڤانیا تەنها 20 نوێنەری هەیە. ویلایەتی تریشمان هەیە کە لە یەکلاکەرەوەیە تەنها 9 کورسی یەکلاکەرەوەی هەیە، وەکو من بۆ نمونە ویلایەتی ئایۆوا. بەڵام لە ویلایەتەکانی تریش هەڵبژاردن یان بڵێ پێش چێبڕچێ هەڵمەتی چێبڕچێ هەڵبژاردن زۆر بە شێوازێکی گەرم بەڕێوە دەچێت. هەر ئەمڕۆ لە ئاخیر ڕۆژدا هەردوو کاندیدەیت و هەردوو جێگرەکانیان جەولەیەکی زۆر بەرفراوانیان دەست پێ کردووە. بەلانی کەمەوە دۆناڵد ترامپ 5 ڕاڵی هەیە، ینی 5 کۆبوونەوەی لەگەڵ 5 گروپی جیاوازێ لە 3 تا 4 ویلایەت، و هەم لە هەمان کاتدا جۆ بایدن کە خەڵکی ویلایەتی پەنسیلڤانیا خۆی لێرەیە، جێگرەکەشی هەر لێرەیە کەمالا هاریس، ینی زەختی زیاتریان لەسەر ویلایەتی پەنسیلڤانیا وەکو دیموکراتەکان، بەڵام کۆماریەکان زیاتر لە پەنسیلڤانیا و فلۆریدا و ویسکانسن هەڵمەتەکان بەسڕی بەڕێوە دەچێت لە ئێستادا. بەڵێ بەڕێز دریان لەبارەی ئەو ڕاپرسیانەی کە دەکرێت لەبارەی ئەوانەی کە دەوتێت لە میدیاکانی ئەمریکا یاخود دەرەوە بڵاو دەکرێتەوە کە تا ئێستا جۆ بایدن لە پێشەوەیە، پرسیارەکە بگەڕێنەوە بۆ ساڵی 2016 ئەو کاتیش لە زۆربەی ڕاپرسیەکانە هیلاری لە پێشەوە، بەڵام لە ئەنجامدا پێچەوانە بووە. هەمان شت دووبارە ئەبێتەوە ئەم هەڵبژاردنەش؟
ڕنگ بێ هەماش دووبارە بێتەوە بەڵام جیاوازەکەی لە یەک شتەیە لەو 2016 لە ڕووی تەکنیکیەوە ڕاپرسیەکان بەو شێوەیە گشتگیر نەبوون بۆ نمونە هەمان سنتەری لێکۆڵینەوە کە ڕاپرسیەکی کردووە لە مانگی هەشت هەر هەمان کە گروپێکی دیاریکراوی دیموگرافی وە بنمونە وەرگرت بوو لە هەمان شوێن و لە شوێنێک تر لە هەمان ویلایەت و لە شوێنێک تر وەرگرتووان لە ڕووی تەکنیکیەوە لە ڕاپرسیەکان جیاوازی زۆر کراوە پێشوەچوونی زۆر کراوە پێدەچێت پۆڵەکانی ئەمجاریان بڵێن ڕاپرسیەکانی ئەمجارە تۆزێت یان بڵێن بە ڕێژێکی زۆرتر کاریگەرتر بن یان ورتر بن لە چاو 2016 بەڵام دیسان ئەبێ ئەومان لە بەرچاو بێت کە دەنگدەری ئەمریکی سبەی دەچێتە سەر دەنگدەری سەر سندوقەکانی هەڵبژاردن لە پۆڵەکاندا نییە لە ڕنگ بێ ئەو پۆڵانە زیاتر لە شارەکان ئەنجام درابێ لە شوێنێک کە کەمتر بڵێن سڕی دانیشتوانەکەی دیموکرات بێت یان زیاتر کۆماریەکە بێت بۆیە ئەم جاریان بەدڵنیاییەوە پێشبینیەکان ورترن لە چاو 2000 بە بەراورد بە 2016 بەڵام دیسان پێشبینیەکی 100% نین بۆ ئەوەی کە بڵێن جۆ بایدن سەرکەوتنی یەکەمی هەڵبژاردنەکان دەبێت. زۆر باشە بەڕێز بورهان حاجی سلێمان چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵم دای هەڵبژاردنەکانی ئەمریکا بە تەنها پرسێکی ناوخۆیی نییە بەڵکو پرسێکی جیهانیشە پرسیارەکە ئەوەیە بۆ جیهان ئەم هەڵبژاردنی ئەمریکا چ گرنگیەکی هەیە کە سبەینی ئەنجامە دێت. بەڵێ بەتاکید لەبەر ئەوەی ئەگەر پێناسی ئەمریکا بکەین ئێستا گەورەترین هێزی سەربازیە لە جیهان گەورەترین هێزی ئابووریە لە جیهان گەورەترین ناوەندی سیاسیە کە کاریگەری لەسەر کۆی جیهانا هەیە واروەها ئەمریکا بە پۆلیسی جیهان ناسراوە کەواتە ئەمانە هەمووی وا دەکات سەرنجی هەموو کەسەکان بەلای خودی ئەم هەڵبژاردنێ و ئەمریکا بچێت هەرچەندە من پێم وایە گۆڕینی سەرۆکەکان لە ئەمریکا ئەو کاریگەریە دەرەچیانەی بە شێوەیەکی بەرفراوان ئەو گۆڕانکاریانە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەو کە بە شێوەیەک ڕیشەیی بێت ڕوونادا لە ئەمریکادا بەڵام هەندێک دید و بۆچوونی جیاواز ڕوئەدا شێوەی مامەڵەکردنی سەرۆکەکان چی دموکراتەکان بێت کۆماریەکان بێ لەگەڵ پرسەکانە کاریگەری خۆیە بۆ نمونە لە کێبڕکەی ئەمجارەیە ئەوەی پەیوەندی بە پرسی دەرەچیەوە هەبێت بە سیاسەتی خارجیەوە بێ شێوەی تەعاملکردنە لەگەڵ چینە ترامپ زۆر سوورە لەسەر ئەوەی باجی زۆر بخاتە سەر ئەو وڵاتە لە بەرامبەردا بایدن ئەڵێ پێداچوونەوە بە هاوپەیمانێتەکانمان دەکەین و بتەویەکەین و لە چوارچێوەی جیاندا و هەروەها جۆ بایدن ترامپ لەگەڵ ئەوەدایە کە هێزی سەربازی کەم بکرێتەوە بەڵام ئیستیسماری سەربازی لە دەرەوەی ئەمریکا بەردەوامی هەبێت ئەمانە ئەم خاڵانن کە پەیوەندیان بە کۆی جیهانەوە هەیە هەرچەندە وەکوتم ئەو گۆڕانکاریە ڕیشەیانە ئێمە لە سیاسەتی ئەمریکادا بەدیمان نەکردو بە درێژایی ئەو هەڵبژاردنانەی پێشوو بۆ نمونە چ بۆ تایبەت بە گرنگیدان بە ئیسرائیل یا بە ناوچەکانی جیهان یان تەنانەت ئەو گرنگیدانەی ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ خودی تورکیا شایەکە ئێستا لە چەند ناوەندێکی ئەمریکی ئێمە ئەو گرژیە لە پەیوەندیەکان نبینین بەڵام لەسەر ئاستی سیاسی هێشتا ئەوەی خەڵک تەوەقوعی کردەوەی خەڵک چاوەڕێ کرد لە سیاسەتی ئەمریکیدا لە ڕووی نەداوە. بەڕێز بورهان بۆ جیهان کامیان گرنگترە جۆ بایدن یا دۆناڵد ترامپ؟ ئێمە ئەبێ جیهان بکەینە دوو بەشەوە چ بەشێکی لەگەڵ دەستوەردان و هەیمەنەکردنی تەواوی ئەمریکایە لە ناوچەکە و چ بەشێک پێی باشە دەستی سوکتر بێ ئەمریکا لەو دەستی وەردانانە ئەمە پرسێکی ڕێژەیە پەیوەندی بە خودی بەرژەوەندەکان و سیاسەتەکانی ئەو وڵاتانەوە ئەو گەلانەوە هەیە یا ورتری بکەینەوە بۆ نمونە ڕەنگە بۆ سینە بۆ ئێرانە بۆ رووسایە بە رووسیا دەرەجەیە کەمتر لەبەروی پەیوەندیەکی زۆر ناڕوون و ناشەفاف و غامز هەیە لەگەڵ ئیداری ئەمریکی ئێستاە بەڵام بۆ وڵاتانەی تر ڕەنگە پیان خۆش بێ پیان باش بێ بایدن ببێتەوە بەڵام هەندێک وڵاتی تر هەیە
بۆ نمونە ئێمە سەیری ئیسرائیل کەین یان چەند وڵاتێکی هاوپەیمانی استراتیجی ئەمریکا بکەین ڕەنگە پێی باش بێت لەم قۆناغەشە بۆ جێبەجێکردنی ئەجنداکانی خۆی بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامانەی خۆی تاک و پاڵپشتیەکی ڕاستەوخۆ پاڵپشتیەکی بەبێ شەرمکردن ترامپ پاڵپشتیەکانی بۆ ئەو جۆرە پرسانە بێ شەرمکردن و بێ ڕتوشکردنە بەڕاستیەوە ترامپ ئێستا تەچی ئەمریکی ڕاستگۆترین ڕووی ڕاستەقینەی ئەمریکا دەرەبڕێ لە پرسە دەرەچیەکاندا ڕەنگە وڵاتانە پێیان باشتر بێت ترامپ ببینێتەوە لە بەرامبەردا وەکو وتمان وڵات گەلێک هەیە پێی وایە هەروەک چۆن لە سەردەمی ئۆباما لەگەڵ ئێران گەیشتنە ڕێکەوتنێکی ئۆتۆمی لەگەڵ رووسیا لەگەڵ چینە زۆرە خاوکردنەوەیەک لە گرژەکانە ڕوویدا ڕەنگە ئەو وڵاتانە بە شێوەیەکی ناڕاستەخۆ لە ڕێی جاریەکانیانەوە لە ڕێی کەناڵە ئیعلامی دیبلۆماسیەکانەوە کاریان کرد بێ بۆ ئەوەی جۆ بایدن دەربچێت. بەڵێ بەڕێز زریان لە پرسە ناوخۆیەکان ئەگەر تەماشاکەی کۆرۆنا لەگەڵ پرسی ئابووری پرسە تەندروستیەکان لەوانێت دیارترین ئەو بابەتانە بن کە لە ناوخۆی ئەمریکادا هاوڵاتی ئەمریکی گرنگی پێدەدات لە بەرنامەی ئەم دوو کاندیدەدا چۆن دەڕوانێتە ئەو دوو بابەتە ئەو سێ بابەتە ببوورە. بەڵێ ئەوەی جێی سەرنجە هەر سەبارەت بە قسەکانی کاک بورهانیش لە ڕوبەڕووبوونەوە ڕاستەخۆکاندا هەردوو کاندیدەکە کەمترین باسییان لەسەر بڵێن پەیوەندیەکانی سیاسەتی دەرەوە کرد تاکەشت کە زۆر وەکو کاک بورهان فەرمووی باسییان لێ کرد ئەوەی پەیوەندیەکانە لەگەڵ چین و رووسیا و ئێران بە تایبەتی بەش زۆر بەکەمی باسکرا زیاتر پرسەکان پرسی هەنووکەی چاڕوان نەکرا هاتوونەتە پێشەوە بە نمونە کۆرۆنا ڤایرۆس کە ئێستا باڵی کێشاوە بەسەر کۆی بانگەشەی هەڵبژاردن لە وڵاتەدا بۆ نمونە جۆ بایدن کاندیدی کۆماریەکان دۆناڵد ترامپ بەوە تۆماربار دەکات کە کەم تەرخەم بووە لە پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکادا لە هەمان کاتدا لە بەرامبەردا بڵێن دۆناڵد ترامپ قسەی خۆی هەیە دەڵێ گەر ئێمە ئەو ڕێکارانەمان بکردایە کە جۆ بایدن ئێستا دەڵێ هەرچەندە کردومانە بەڵام ئابووری ئەمریکا دەوەستا بۆ کاک بورهانیش باسی کرد ئەمریکا وڵاتێک نییە کە تۆ بتوانی بە دوو ڕۆژ دایخەی یان بتوانانی بە چەند مانگێک داخەی ئەبێ ئەمریکا سەرکردایەتی ئابووری جیهان سیاسەتی جیهان بکات بۆیە کۆرۆنا و پرسی ئابووری لە هەرە گرنگترین تەوەرەکان تەوەرەی تریش دێن بۆ من پێنج تەوەری سەرچی هەیە کەم جارە دوانیان لە ناکاو بوون پێشتر باس نەکرابوون بە نمونە کۆرۆنا ڤایرۆس کە لە هەڵبژاردنەکانی شتیوانە بووە باز بکرێت بێتە بابەتی ڕۆژ و بابەتی گەرمی بانگەش هەڵبژاردن و لە هەمان کاتدا بابەتی دانانی قازی باڵا لە بڵێن دادوەری باڵا لە ئەمریکا کە بەر لە چەند هەفتەیە دادوەری باڵای ئەمریکا کۆچی دوایی کرد و ئێستا دۆناڵد ترامپ کاندیدێکی تری خستە شوێنی بۆیە لە ڕووی ئابووریەوە بابەت بڵێن توێڕوانونی هەردوو سەرۆک بۆ بابەتی ئابووری زۆر جیاواز ئەتوانین بڵێن جۆ بایدن بابەتێکی ڕوونتری هەیە بڵێن زۆر بە ڕاشکاوانەتر باسی مەسەلەی باج و مەسەلەی پەیوەندی لەگەڵ چین لە ڕووی تاریف و گۆمرجیەوە هەیە بە بەرچاو لەگەڵ سەرۆک ترامپ لە ڕابردوودا سەقی زۆری ئابووری لەسەر چین دروست کرد و تا ڕادەیەکیش سەرکەوتوو بوو لە فشار خستنە سەر چین بۆ ئەوەی کاڵاکان بڵێن یان مامەڵەی بازرگانی شێوازی مامەڵەی بازرگانی کە چەند ساڵە دەقی خواردووە لە نێوان ئەمریکا و چین گۆڕانکاریش تێدا کرد تا ڕادەیەک بەڵام بەکوتم کۆرۆنا ڤایرۆس کە هاتە پێشەوە باڵی شێشا بەسەر هەموو لایەنەکانی تری کایەکانی تری ژیان لێرە بە تایبەتیش لایەنی ئابووری کە ئێستا لە هەلێکێک لە هەرە بابەتەکان کە دۆناڵد ترامپ دەوێت باسی بکە ئەوەیە کە جۆ بایدن ئەگەر بێتە سەرۆکی ئەمریکا مەترسیە لەبەرەوەی دەیەوێت وڵاتەکە دابخات دیسان بیکاتە حاڵەتی کەرەنتینەوە کەمە دیسان زیانێکی گەورەی بەر ئەمریکا دەکەوێت وەکو ئێستا ژیانەکان زۆر گەورەیە بەڵام لەبەر بابەتی هەڵبژاردن ڕەنگە تا ئێستا بەڕوونی بە خەڵک نەگوترێت لێرە کە زیانی گەورەی کۆرۆنا لەسەر ئەمریکا چەندە زیانی کۆرۆنا لەسەر ئەمریکا دەبێتە خاڵی یەکلاکەرەوە لە نێوان بایدن و ترامپ یاخود وەکو بەڵایەک تەماشا دەکرێت وەچێتە دەرەوەی ململانەی ئەم دوو کاندیدا بەدڵنیاییەوە هەر کاندیدێک دەرچێت لەم دوانە لە ڕووی بڵێن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆنا یان لە بڵێن تەعاملکردن لەگەڵ
اقتصاد لە دوای هەڵبژاردن لە دوای ئەوەی کە سەرۆک سوێندی یاسایی خوات جیاوازتر دەبێت. من پێم وایە بەڕێی خۆم پێم وایە تا ئێستا زۆر شت هەیە لە ڕووی کۆرۆنا و لە ڕووی اقتصادەوە باس نەکراوە بە تایبەتی لەلایەن دۆناڵد ترامپۆ دەیەوێت زۆر شت باس بکە بەڵام هەڵیگرتووە بۆی دواوی کە دەربچێتەوە. پێم وانە لە ئێستادان ئەوە ئێستا کراوە تا ئێستا جێبەجێ بووە کۆرۆنا و اقتصاد ململانەی گەرمن بەڵام هێشتا زۆر شتی تری شارەوە هەیە کە دوای ئەوە یەوترێت لە هەڵمەتی هەڵبژارنەکان تەنها بەشێک یان ڕوویەکی بابەتەکەیە. ئەو شتە شارانەوانە چین بەڕێز زریان ینی لە شەقامی ئەمریکی شاردراونەتەوە یاخود پرسی گرنگترن و چاوەڕوان دەکرێت ڕوو بدەن؟ نا من پێم وانە لە شتێکی بڵێن وا شارەوە یان ترسناکە بێت کە شاردرا بێتەوە لەمە مەسەن بوون ئەگەر لە بابەتی گوێگرتن لە زانا و بڵێن لە زاناکانی بواری پزیشکی بکۆڵینەوە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کاندیدی کۆماریەکان و کاندیدی دیموکراتەکان لە زۆر شتی تریش دیسان دەگەڕێ وسە قسەیەکی کاک بورهان کە باسی کە دەڵێ سیاسەتی ئەمریکا ناگۆڕێ بەڵام لە ئێستادا ئەگەر تۆ بەراورد کەی بە هەڵبژارنەکانی ڕابردوو هەڵمەتی بانگەشی هەڵبژارنەکانی ڕابردوو بەرنامەی هەردووکانی دەکا تا ئێستا زۆرترین جیاوازی لەو بەرنامەی ئێستایاندا هەیە لە زۆر شتا دابەش بوون ینی بوون لە باری ژینگە لە بواری بڵێن کۆمەڵایەتی ئەوەی کە پەیوەندی بە ڕەگەسپەرستیەوە هەیەی پەیوەندی بە کۆڕۆناوە هەیەەوەی پەیوەندی بە ئابووری شێوەیە بەڵام بێمە سەر قسەکەی جەنابێت کە لە ڕووی زانستیەوە مڵێن بۆ نمونە تا ئێستا لە ڕووی ینی سەرۆکایەتی ئەمریکا دیدارەی ئێستا قسەیەکی ڕوونی پێنیە بیداتە دەست ئەمریکیەکان کە ئێمە دەبێت چی بکەین لە هەمان کاتدا ناڕوونیەکی تریش بە بەرنامەی جۆ بایدنەوە دیارە کە پێمان ناڵێت لە دوای ئەوەی کە هەڵدەبژێت دێ بە سەرۆکی ئەمریکا دەوێت چی بکە ناڕوونیەکە لێرەیە ئەم دوو بابەتە شاراوەیە کە ماونەتەوە لای دەنگدەری ئەمریکی چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت؟ ئەوەی ڕاستی بێت هەردوو لایەن دەنگدەری کۆنکریتی خۆیان هەیە ینی پێشتر بڕیاریان داوە چەند مانگێک بەرێستایان چەند ساڵێک بنمونە بەرێستا کە دەنگ بەچێدەن ئەوەی ماوەتەوە ئەو دەنگدەرەیە کە بڵێن دوو دڵە لە دەنگدان بە یەک لە دوانە ئەویش بە جۆری ڕاپرسیەکان کە ئەمڕۆ نوێترین ڕاپرسی هێڵێ ئەم دوو دەنگدەرەش تا ئێستا لە ڕۆژێک پێش هەڵبژارنیش دەنگی نەگۆڕاوە یان هەرۆ خۆیەتی بەڵام بە دڵنیایەوە کۆرۆنا ڤایرۆس کە ئەمڕۆ لە نزیکەی 235,000 کەس مڵێن مردنی تۆمار کرد لە ئەمریکا یان بەسەرەوە کاریگەری زۆر دەبێت لەسەرەوە بابەتەوە و هەروەها ڕێژەی بێکاری کە بە بۆنەی کۆڕۆناوە دروست بووە ڕێژەی بێکاری و بابەتەکانی تریش خاڵی کراکەرەوە دەبنە هۆی پاڵنەریەوەی کە دەنگ بەچێ بدرێت. بەڵێ بەڕێز زریان لە قسەکانی پێشوو لە وەڵامی بەڕێز بورهان ئاماژەت بۆدا کە لە بەرنامەی ئەم دوو کاندیدەدا لە دیبەیتەکانیانە کەمتر باسی سیاسەتی دەرەوە کراوە پرسیارەکە ئەوەیە گرنگی نەدان بە سیاسەتی دەرەوە لەنایەن ئەم دوو کاندیدەوە بابەتێکی ئاساییە لە کاتێکدا کە ئەمریکا لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی و تەنانەت لە ڕووی ئابووریشەوە یەکەم بێت؟ ئەوەی زۆر جێ سەرنجە لە ساڵی کۆرۆنایە کەمترین ڕووداوی سیاسی لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویداوە ئەمەش دەبێتە هۆی بڵێن کەمترین ڕووداوی سیاسی ڕوویداوە ینی بابەتێک نییە کە بێنە سەر ئەوەی کە باسی بکەن یان ببێتە خاڵی جەوهەری لە نێوان کاندیدەکانە لە ڕووی سیاسەتە بەتایبەتی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باس کراوە باسی چای ناکراوە وەکو چین باسی پەیوەندیەکان لەگەڵ رووسیا لەگەڵ شوێنی تریش بەڵام وەکو سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ شوێنەکانی تر کەمتر باسکراوەش بەهۆی ئەوەی کە ساڵی کۆرۆنایە کەمترین ڕووداوی سیاسی ڕوودەدەن و لە هەمان کاتدا لە ساڵەکانی بەراورد بە 2016 ئەگەر بگەڕێنەوە بابەتی بنغازی لیبیا لە گۆڕێ بوو کە بڵێن دۆناڵد ترامپ هیلاری کلینتنی پێێتەوە تۆمەتبار دەکرد و لە هەمان کاتدا شەڕی داعش لە گۆڕێ بوو کە ئێستا یەکلا بۆتەوە نەماوە مەسەلەی کورد بابەتێکی گەرمی هەڵبژاردنەکان و چەند جار لە ڕوبەڕوو نۆڕاستە خۆکاندا باسی کورد کرا ئەمساڵ هەر بە هیچ شێوەیەک باسی بێزگە لە ئێران و رووسیا و چین باسی هیچ وڵاتێکتر دەرنەکەوتووە. بەڕێز بورهان چەقی ململانەی ئەمریکا لە سیاسەتی دەرەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پرسیارەکە ئەوەیە ئاین دەبێم کاندیدانە بەرنامە یاخود پلانیان نەبێ بۆ سیاسەتی ئەمریکا و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟
بەتاکید ئەگەر بڕوانینە بەرنمەیە ڕوشاهێرێکی بەرنمەیەکی جیاوازیان هەیە بە خۆیان دیدیان بەڵام ئەوان لە چوارچێوەیەکی گشتیە لە قالبێکی گشتی کە سیاست و بەرژەوەندی ئەمریکا ئەپارێزیە لە ناوچەکە ناتوانن لە ئەو سنوورەتی پەڕێن و بە تەواوەتی بچنە دەرەوە لە هەنێ پرسە بە تەواوەتی سیاستی ئەمریکا پێچەوانە بکەنەوە 180 دەرەجە پێچەوانێ بکەنەوە بەڵام لەگەڵەوەشدا وەکو وتمان هەندێ گۆڕانکاری جزئی گۆڕانکاری لە شێوەی تعامل لەگەڵ بۆ نمونە ئێران باز بکەین ڕەنگە شێوەی تعاملکردن لەگەڵ ئێرانە بگۆڕێ لەگەڵ تورکایە ڕەنگە جۆ بایدن تونتر لە ئیدارەی ئەمریکی ئێستا مامەڵەیان لەگەڵا بکە و لە ناوخۆی عێراقشە ئێمە پێشتر جۆ بایدن پرۆژەیەکی هەبوو کە وەکو بۆمبێک تەقیەوە پرسی دابشکردنی عێراق بوو بۆ هەریەمەکە کە ئێستا لە ناوخۆی عێراقشدا هاوتەریب لەگەڵ ئەم هەڵبژاردنانی ئەمریکایە سونەکان بە دەنجی بەرز باسی لێوە دەکەن و باسی لێوە دەکرێت هەموو ئەمانە ڕەنگە ئەو گۆڕانکاریە جوزئیانە بن کە لە سیاستی ئەمریکادا بە پێی بوونی ئەو سەرۆکانە گۆڕانکاری بەسەردادیە بەڵام وەکو کازریانیش باسی کرد و ماش باسمان لێوە کرد ئەم پرسانە ئەوەندە بە هەندوەر نەگیراوە یەک لەبەر ئەوەی پرسی کۆرەنە بۆتە پرسی ڕۆژ و هەروەها کۆمەڵێ فاکتەری ئابووری فاکتەری پرسی چاودێری کۆمەڵایەتی هەیە کە ململانی لەسەرەکەن و جیاوازیەکانیان پێزەقەکەنەوە ئێساش گەلی ئەمریکا لەم قۆناغەدا ڕوتێک هەیە ئاراستەیەک هەیە ئەوەندەی پەیوەندیان بە ناوخۆی ئەمریکاوە هەیە وەکو جاران ئەوەندە تەماشای ئەمریکا ناکەن وەکو ئەو پۆلیسی جیان ئەبێ لە هەموو شوێنێکە ئەمریکا دەستی هەبێت لە هەموو شوێنێکە ئەمریکا تەداخولکە ئێستا بەهۆی ئەو بارە ئابوووریە بەو قەیرانە ئابوووریانی کە سەرانسەری جیانی گرتوێتەوە بە تایبەتی ڕەنگە لە ئەمریکا شێوەیەکی تری وەرگرت بێت دەنگدەری ئەمریکی خەڵکی ئەمریکی ڕەنگە ئێستا بە جۆرێتر بۆ ئەو پرسانە بڕوانیە پرسە ناوخۆیەکانی زیاتر بەلاوە گرنگ بێ هەر بۆیە ئەو ناڕوونیە لە خیتابی سیاسی دەرەوەی هەردوو لە بەدی دەکرێت ئەویان هەڵگرتووە وەکو ئەجیندایەکی قومی وەکو ئەجیندایەکی ئەمنی قومی ئەمریکی مامەڵی لەگەڵ دەکەن و زۆر نیان خزاندۆتە ناو پرسی بانگەشەی هەڵبژاردن و تەرکیزە زیادەکەیان لەسەر پرسە ناوخۆیەکان بووە لەسەر پرسی بوونی ئەم ڕەگەزپەرسی لە ناو دەستگا ئەمنیەکان و دەستگا پۆلیسیەکانی ئەمریکا ئەمانەیە چاودێری تەندروستیە کە یەکێکیان لەگەڵ هەڵۆشانەوەی ئەو بەرنمەیەکێکیان لەگەڵ پەرەپێدانێتی ئەمانەیە کە مغازلەی عاتیفە مغازلەی عقلی دەنگدەری ئەمریکی پێدەکەن بۆی پرسەکەی پێ حەسم بکەنەوە چونکە لە کۆتاییدا من پێم وایە ئێمە بینیمان پێشتر لەسەر پرسی ڕۆژ ئاوە لەسەر دەستوەردانی تورکی مؤسسەی عسکەری خیتابی شێوەیە بوو مؤسسەی سیاسی ئەمریکی خیتابی شێوەیەکی تر بوو کەواتە ئەوەی ئەو پرسە نێودەوڵەتیانە باتە ڕێوە مەرج نییە ئەو سەرۆکە قسەی حەسمی تیا بکە بەڵکو ئەو مؤسسەیە کە سیاستی دەرەکی ئەمریکا بە درێژایی بە تایبەتی بە درێژایی ئەم سەدەی ڕابردوو بەڕێوە بردووە بەڕێز بورهان پرسی سیاستی دەرەوە گەر وەکو بابەتێکی ئاسایشی نیشتیمانی تەماشا بکرێت پرسیارەکە هەر ئەوە بێت هەنی هەر ئەم هەڵبژاردنەوە بۆ یاخول هەڵبژاردنەکانی دیکەش لە سیاستی دەرەوە جۆرێک لە شاراوەیی تیا بووە بەتاکید بەگشتی جۆرە لە شارەوەی تیا بووە بەڵام هەندێک پرس هەندێک ڕووداوگەر ڕویان داوە کە زەرور بووە قسەی تیا بکەن زەرور بووە ڕێی خۆیان تیا بڵاو بکەنەوە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە ڕوبەر ڕویان کرابێتەوە یا خۆیان وەکو بەرنامە یا سوودیان لەو ڕووداوگەلە بینیوە بۆ هەڵبەتی هەڵبژاردنەکان ئەو هەڵبژاردنانی ئەمریکا زیاتر وەکو وتمان ڕووداوە هەنووکەیەکان کارەساتەکان ئەو ڕووداوانەی لە ماوەی ئەو فترەیە ڕووداوە هەوڵەدەن لەو ڕێگایەوە گفتوگۆ لەگەڵ عەقلی دەنگدەری ئەمریکیە بکەن بە حکمی ئەوەی لەم فترەی ئەخیرە پرسی دەرەچی زیاد ئەوەی بەلای ئێرە ئەمریکاوە نیگەران بووە پرسی ئەو هەژمونە ئابووریە چینیە بووە و لەگەڵ بەرنامەی ئەتۆمی ئێران و یا ئەو ململانیەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان سیاسەتی ئەمریکی و سیاسەتی ئێرانیدا هەبووە بۆیە ئەبینی تەنها ئەو دوو پرسە بە زەقی لە
هەڵمەتی هەڵبژاردنەکەدا دەرکەوتووە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ غیابی ئەو حەدەسە گەورانە کە لە ناوچەکەدا لەم فترەیە ڕووی نەداوە. بەڵێ بەڕێز بورهان هەردووکتان ئاماژەتان بۆدا کە کۆرۆنا کاریگەری هەبوو لەسەرەوەی کە لە سیاسەتی دەرەوەدا هیچ شتێکی دوێ نەبێ. بە دیوەکەی تریە سیاسەتی ئەمریکا لە سەردەمی کۆرۆنادا بەرامبەر رووسیا بەرامبەر بە چین تەنانەت بەرامبەر بە ئێرانیش پاشەکشەی کردووە یاخود گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ ئێمە بەر لەوە باس لەوە بکەین ئایا کۆرۆنا ئەم بوونی کۆرۆنا شێوەی ئەمریکای مەزنتر کرد لە پێچاو جیهانە یا بچووکتری کردەوە. ئێمە بینیمان ئەوە ئەم پرسی کۆرۆنایەوە بۆ نزیکەی دەمانگێک دەچێ هەیە، بەڵام تا ئێستا ئەمریکا بەو پێشکەوتنە تەکنۆلۆژیەوە بۆ پێشکەوتنە پزیشکیەوەی کە هەیەی نەیتوانیوە ڤاکسیۆنێک چارەسەرێک بۆ ئەمە بدۆزێتەوە. ئەمە بە تاکید ئەمە کاریگەری لەسەر وێنەی ئەمریکا چ لە ناوخۆی ئەمریکا وە چ لە جیهان کردوێتەوە لەگەڵ بوونی ئەو گومانانی کە ئایا کۆرۆنا دەستکردە یا ئەوە تا پەتایەکی سروشتیە ڕوبەڕووی بەرۆکی مرۆڤی گرتوێتەوە لە سەرگۆی زەوی. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمریکا بە دەستەوەستان تەماشاکرێ بەرامبەر ئەم پرسە. سەبارەت بەوەی لەگەڵ پرسی کۆرۆنا پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا لەگەڵ ئێران جۆرێک لە گۆڕانکاری تێدا کراوە. گۆڕانکاریەکە من پێم وانییە بەو شێوەیە بێ بە پێچەوانەوە لەگەڵ سینە پەیوەندیەکەی خراپتر کرد لەبەرەوەی تۆمەت گۆڕینەوە سەبارەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەو تۆمەتانی ئەمریکا بۆ چینی هەڵبەست کە گوایە ئەو پەتایە لەوێەوە لە تاقیگەکانی ئەوانەوە سەری هەڵداوە لە بەرامبەردا چین بە پلانێکی ئیمپریالی بە پلانێکی ڕۆژ ئاوایی بە قیادەی ئەمریکای دەزانێت بۆ سەر وڵاتەکەی کەتوانی لەو جەنگەدا سەرکەوێ و وێنەی خۆی جوان کات چ لە ناو خۆی وڵات و چ بەرامبەر جیهان کە ئێستا سەرسامن بۆی کە ئەو شوێنەی کرۆنەی لێ بەڵاو بووە ئەو وڵاتی کە یەکەم جا کرۆنەی لێ بەڵاو بووە توانی لە ڕیزبەندی ئەو وڵاتانە دەربچێت کە زۆرترین توشببوویان هەیە لە حاڵەتێکە نزیکەی حەودیەکی جیهان پێک دێنێت کۆی دانیشتوانی جیهان پێک دێنێت چین. بەڵام لەگەڵ ئەوەشە کە ئەم نەخۆشیە لای ئەوان سەری هەڵداوە، بەڵام ئێستا ئەوان توانیانە بەو ڕێوشێنانی گرتیانەتە بەر کۆنتترۆلی دۆخەکە بکەن لە بەرامبەردا تا ئێستا ئەمریکا بەدەست ئەو پەتایەوە ئەناڵێنی و زیانی ئابووری زیانی تەندروستی گەورەشی پێگەیاندووە. زۆر باشە بەڕێز زریان لە 4 ساڵ پێش ئێستا بکەڕین بۆ ساڵی 2016 کاتێک هەنی لە 2014 کاتێک کە هەڵمەتی کۆماری دیموکراتەکان بۆ دانیانی کاندیدەکە دەستی پێکرد و هاتی ڕوانینێکە بوو کە دۆناڵد ترامپ کەسێکی نوێ لە ناو سیاسەتە لە بزنسەوە هاتوۆتە ناو سیاست نمونەیەکی نوێ لە سیاست و حکومڕانی پێشکەش دەکات بۆ خەڵکی ئەمریکا و بۆ دەرەوە ژەمە ژوای کردبوو کە زیاتر دیار بێت. لە دوای ئەم 4 ساڵە ئەم تێڕوانینەی ئەمریکەکان لەسەر دۆناڵد ترامپ وەک دەبیندرێت یعنی نەگۆڕاوە بۆچی ئەمە ئەگەڕێنیتەوە ئەگەر لە ماوەی ئەم 4 ساڵەشدا تەماشاکەین ڕەخنێکی زۆری لێژیرا بەتایبەت لەلایەن ئەندامانی حیزبەکەی خۆشیەوە؟ ئەوەی ڕاستی بێت پرسیارەکە من دابەشەکەم یان وەڵامەکەی دابەشەکەم بەسەر دوو تەورە. یەکەمیان ئەوەیە کە دۆناڵد ترامپ لە وەکو خۆی ئێستاش لە ئەمڕۆژ هەروە خۆی ناسان کە سیاسیەشی تەقلیدی نییە، ینی کەسێکی جیاوازە و جیاواز سیاسەتەکات خۆی ئەڵێ من سیاسی نیم. ئەوەی وای کردێک لەو فاکتەرانەی کە خەڵک دەنگ بە دۆناڵد ترامپ بدات لە 2016 یان بڵێن هەڵبژاردنەکە بباتەوە ئەوەیە کە ئەمریکا لە ماوەی 16 ساڵی پێش دۆناڵد ترامپ تووشی چەندین شەڕ و بڵێن ململانەی سیاسی گەورە ببوو لە ئەفغانستان و عێراق و لیبیا و لە شوێنی تریش کە گەلی ئەمریکا بڵێن ئەو باڵەکەی خستە سەر سیاسیە تەقلیدیە بڵێن ترادیسیۆنەکان کە وڵاتیان بەڕێوە بردووە. بنمونە 8 ساڵەکەی جۆرج دەبڵیو بوش و 8 ساڵەکەی سەرۆک ئۆباما. بۆیە ئەمریکا بڵێن گەلی ئەمریکا لە ناوخۆی تا ڕادەیەک بێهیوا ببوون یان بڵێن ماندوو ببوون لە دەنگدان بە کاندیدا بڵێن جیاوازەکان کاندیدا تەقلیدیەکان بەتابەتی کەسێک وەکو هیلاری کلینتن هەرچەندە دەنگی زۆری نەشی بردەوە بەڵام کۆلێجەکانی نەبردەوە. بۆیە پێیان رابوو کەسێکی وا کە پێشتر لە ناو سیاسەتا بووە
ناتوانێت لە ڕەنگە درێژە پێدەری هەمان سیاسەتی پێشخۆی بێت بۆیە پێویستیان بە هەناسەیەکی نوێ بە دەنگێکی نوێ بە کەسێکی نوێ بێت کە تعبیر لە بڵێ ناخی خۆیان بکات لە خۆیانەوە نزیک بێت دیسان بۆ سەر قسەیەکی کاک بورهانە گەڕێمەوە کە بەڕاستی ئەوەی کە باسی سیاسەتی دەرەوە ناکرێت یان باسی ئەوە ناکرێت بەڕاستی خەڵکی ئێرە بەلایەوە مهم نییە یان زۆر گرنگ نییە کە لە عراق لە ئەفغانستان لە دەرەوە چی ڕۆدا ئەوە دەی ئێستا زۆر بەلایەوە مهمە چۆن بتوانین لە کۆڤید دەربچین لە کۆڕۆنا ڤایرۆس چۆن بتوانین ڕێژەی بێکاری دابەزێنین چۆن بتوانین بڵێن بیمەی تەندروستی و کۆمەڵایەتی دەستەبەر بکەین بۆ خۆمان نەک بڵێن وەکو دۆناڵد ترامپ پارە خەرج بکەین لە شەڕەکانی دەرەوەی ئەمریکا کە شەڕی ئێمە نین کە ڕاستی ئەوە قسەیەکی ترە چونکە پێویستە ئەمریکا سەرپەرشتی سیاسی و ئابووری جیهان بکات کە پێم وایە تۆزێ بڵێن پاشەکشە بە ئەمریکاوە دیارە لەژێر فەرمانڕەوایی ترامپدا بەدڵنیایەوە دۆناڵد ترامپ کەسێکی سیاسی تەقلیدی نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا گۆڕانکاری لە دەنگدەرەکانی دروست دەبێت بەنمونە ئەویش بڵێن گەیشتۆتە ئەو قەنەعاتەی کە خۆی بەشێک لەو دەنگدەرانەی لەدەستداوە کە پێشتر لە 2016 دەنگیان پێداوە بەنمونە لە بەتەمەنەکان کە ئۆباڵی شکستی کۆڕۆنای ئەخەنە سەر بڵێن سەرشانی دۆناڵد ترامپ ڕەنگ بێ ئەویش دەرکی بۆ کردوێت کە بەتەمەنەکان دیمۆگرافی تەمەنەکان لە ڕووی تەمەنەوە کەمتر دەنجی پێ بدەن بۆیە تەرکیزی هەڵبژاردنەکەی خستۆتە سەر گروپی دیمۆگرافی تر بۆنمونە ئەوانەی کە بڵێن ئەوانەی کە گەنجن و خاوەن بڕوانامەنین بەڵکو تەکنیکارن یان بمونە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژێکی زۆر دەنگیان ژن دەنگی پێدا ئێستا ڕەنگە لەم هەڵبژاردنە ژن ئەو دەنگەی جارانی پێ نەدەنەوە بە تایبەتی ژنی سپی پێستەکان بۆیە ئێستاش بەشێکی زۆری دەنگی کۆنکریتی ئەمریکا پێی وایە دۆناڵد ترامپ کەسێکی سەرکەوتووە و بەدڵنیاییشەوە ئەگەر کۆڕۆنا ڤایرۆس نهاتە کایەکەوە دۆناڵد ترامپ ئیشەکەی زۆر بە ئاسانتر دەبوو لە برنەوە لە هەڵبژاردننی ئەم جارەدا بەڵێ بەڕێز زریان ینی مۆدلی ترامپ یەک لەو شتە دیارانەی کە هەیبوو بەشێکی زۆری سیاست هەڵسوکەوتەکانی و بە تایبەت لە سیاسەتی دەرەوەیدا لە تویتەکانە کۆ کردبووە ئەنی ئەم مۆدێلە سیاسیە هەر بۆ ئەمریکا تایبەت بوو لە مۆدلی سیاسەتی ئەمریکا تایبەت بوو یاخود ئەویست گۆڕانکاریێکی گەورە دروست بکات ئەوەی تایبەت بێ بە تویتەکانی ترامپەوە ئەوەیە کە بڵێن ترامپ باسی زۆر شتەکە کە پێشتر خەڵک باسی نەکردبوو لە بڵێن باسی سەر میدیا و سۆشەڵ میدیا نەبووە بۆ نمونەگەر تۆ بڕۆیتە سەر تویتەرەکەی لە 24 ساعتی ڕابردوو باسی چی شتێکی نەکردو باسی هەموو شتێکی کردووە بۆیە لە ڕووی سیاسیەوە من پێم وایە بۆ ڕێی خۆمە پێم وایە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسەتی دەرەوە لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە ترامپ شکستی هێناوە ینی بەڵام بۆ دیسان ئەو تویتانەی بۆ ناوخۆی ئەمریکایە کابراەک یان هاوڵاتیەکی چینی یان لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان لە ئەفریقا مەبەستی نییە دۆناڵد ترامپ لە تویتەکانی باسی چیەکە ڕەنگە ئەوەندە مەبەستی نەبێت بەلایانی ڕێژەی بەڵام لە ڕووی ئەمریکاوە لە ناوخۆی ئەمریکاوە بابەتی تویتەکان بابەتێکی گەرمە و بێزگە لەوەش تویتەکان دەرخەری سیاسەتی ترامپ 100% نینە بۆ نمونە هەرچی ئەیڵێ لە تویتەکانە بەرجەستەی نەکردووە لە مەیدانی کاردا. بەڵێ بەرە زریان یەک بوو لە ترامپ یەکێک بوو لەو سەرۆکانی یاخود ئەو سەرکردانەی کۆمارەکان زۆر بە ئاشکرا لەلایەن حیزبەکەی خۆشیەوە زۆربەی کات دژایەتی ئەکرا ئەنێمە بابەتێکی نوێ بوو لە ئەمریکا ڕوویا بوو یاخود چ شتێکی دیکەی لە پشتەوە هەبوو ئەوەی جێی سەرنجە ڕاستە بڵێن لە بابەتی ئیمپیچمنت یان بڵێ هەڵپەساردنی سەرۆکایەتی کە دۆناڵد ترامپ پێدا تێپەڕی لە ئەوانەی کە دژایەتیان نەکرد ئەوانە نەبوون کە بڵێن کار بەدەست بنیان دەنگیان هەیە بۆ نمونە لە هەردوو مەجلیسی بڵێن کۆنگرێس و لە پیرانیشتا تاکە دەنگێک هەبوو کە دەنگی بۆ ئەوەدا کە دۆناڵد ترامپ بڵێن هەڵپەسێردرێ سەرۆکایەتێک هەڵبەش ئەگەرنا هەتا ئێستا سەرکەوتوو بووە لە ئیدارەدان لەو مەلەفانەیە لەو نوێنەرانەی کە نوێنەری پارتەکە خۆین بۆیە من لەگەڵ ئەو قسەیە بڵێن تۆزێت کێشەم هەیە کە دەڵێ لە ناوخۆی حیزبەکەی دژایەتی ئەکرێ ئەوەی پەیوەندی بە بانگەشی هەڵبژاردنەوە هەیە بۆ نمونە هەندێک کەسایەتی سیاسی پێشتر کە لە ناو مەیدانەکەی بوون پاڵپشتی ترامپیان کردووە ئەو پەیوەندی بە لایەنی بەرەنگاربوونەوەی دۆناڵد ترامپ بۆ بەلایانی ڕێگەسپەرستی بۆ نمونە لە
بابەتەکانی کوژرانی چەند ڕەشپێستێک لە ئەمریکا بەکەم تەرخەم ێزانن لە ڕووی بڵێن پێیان وایە ئەو شەپۆڵە ڕەگەزپەرستیەی کە ئێستا هەیە و خەریکە ئەبێ بە بەرنامە ڕێژ دەکرێت هۆکاری سەرچیەکەی تویتەکانی سەرۆکایان خیتابەکانی سەرۆکە بۆ ناوخۆی ئەمریکا. ئەو تویتانە کاریگەری هەبووە لەسەر هێورکردنەوەی شەقامی ئەمریکی بەتایبەت لە بابەتی ڕەگەزپەرستی و لە بابەتی دابینکردنی ڤاکسین؟ تویتەکان تا ڕادەیەک کاریگەرن. من خۆم زۆر بڵێن چاودێری تویتەکانێکم تویتەکان خۆ تەنها بۆ نمونە بەشێکی زۆر کەمی گەلی ئەمریکی بڵێن لەسەر بژاردەی تویتەری شەکات هەمووی هەر نابینێ بۆ بە تەمەنەکانی ئەوانەی کە لە ڕنگ بە 1/8 یان بڵێن 8 سەتی ئەمریکا تویتەر بەکاربێنێت یان ڕۆژانە چێکی تویتەکانی ترامپکان ئەوەی تر بمانێت تویتەکان ئەوەندە کاریگەریان هەبێت لەسەر گۆڕینی ڕای شخص ڕای بڵێن زۆر باشە بەتابەتی کە تویتەکانی سۆنیەتی یان جۆرایەتی تویتەکانی ترامپ ون بووە بۆ نمونە لە 24 ساعتا ڕەنگە بتوانین 30 تویت یان تا 50 تویت ببینین تۆ ناتوانین بڵێن هەمووی تویتەکان بزانی لە کامەیە بڵێن مەبەستی سەرەکی ترامپ لە تویتەکانیان لە چیایەتی تۆ بەڵای منەوە تویتەکانی ترامپ زۆر جێی باخنی. بەڵێ بەڕێز بورهان هەر تایبەت بە تویتەکان قسە بکەین سیاست بە تویت ئاڕاستە دەکرێت یاخود سیاست بە تویت دەگات یاخود ئەوەیە ئێستا سۆشال میدیا کاریگەری لەسەر هەموو کەسێک هەیە و ئاسانتر لە سیاست دەگات؟ بیگەێنێ تەنانەت دەستگای زەبەلاحیش ناتوانێ بیگەێنێ لەبەر ئەوەی ئێمە بینین زۆر جار ئەو تویتانەیە ئەبێتە سەرچاوی هەواڵ بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کەواتە ئەو تویتە ئەگاتە زۆرترین خەڵک ئەو تویتە یا ئەو پۆسی فەیسبووکە ڕەنگە زۆرترین خەڵک چ لە ناوخۆی ئەمریکا و چ لە جیهانیش بێ ئەمە ببینیە ئەم کاریگەریانەیە کە ئێستا لە ڕێگای ئەم پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە تەکنۆلۆژیای کە هەر تاکێک بە تایبەتی ئەو کەسایەتیە گەورانە کە بە ملیۆنەها متابع و فۆڵۆیان هەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان دەتوانن بە ئاسانی دەنگیان بگاتە کەسی خۆیان و بەر لەوەی دەستگایەکی ڕاگەیاندن سیاغەیەکی بە شێوەیەک بۆ بکات سیاغەیەکی خەبەری بە شێوەیەک ڕیتمێکی خەبەری بۆ دابڕێشێ بە شێوەیەکە خۆی بێوێ ئەم ڕاستەوخۆ پەیامەکەی ئەگەیەنیە. ترامپ کەسێکە بەوە ناسراوە کە ئەتوانین بڵێن بێ فلتەر قسەکە و تەسەڕفاتەکانیشی تعبیرە لەسەر کەسایەتی لە بە درێژایی مێژوو ئەو هەر لە کاوبۆیەوە هەر لە ئەو وەکو سەرمایەدارێک بێیان وەکو تاچێکی ئەمریکی بێت تەسیدی ئەو شخصیەتەی کردو ئەگەر بگەڕێنەوە بۆ تەنانەت بۆ هەڵبژاردنەکانی پێشوش چی دەستگای ڕاگەیاندن هەیە ناڕاستەوخۆ بێ یا بە پلان بێ کاریان بۆ سەرخستنی ترامپ کردووە لە ڕێوەی ئەوان وایان بشانەدا کە ئەیشکێنەوە بەڵام شعبیەتی زیادەکرا لەسەر لە ناو ئەمریکادا چۆن ئەو ترامپیان بە کەسێکی ڕەگەزپەرست وەسف دەکرد خۆ ئێمە بگەڕێنەوە بۆ پێکهاتەی دەنگدەری ئەمریکی لەم هەڵبژاردنەدا لە ١٧ سپیپێستە کە کۆمەلگای ئەمریکیش ناسراوە بۆی ئەم جۆرە تاک و شەستەکانی سەدەی ڕابردوو پرسی ڕەشپێست و سپیپێست بەزەقی مابۆ و هەتا ئێستش لە نەوەی کۆنە ماوەتەوە ڕەنگە ئێستش لە تەنانەت ئێستاش مابێتەوە لە ئەمریکادا بەڵام ئێمە پێمانە گەیشتووە و یەقینین لێ کە لە فترەی پێشوودا بە تەواتی هەبووە و ئێستاش ئەو ڕووداوانی ڕوو ئەدەن دەچنە چوارچێوەی ئەو مەسلەی ڕەگەزپەرسیەوە. پرسێکی تر پرسی تێڕوانینی ترامپ بوو بۆ ئیسلامیا بۆ دەوڵەتە ئیسلامیەکان یا بۆ حرەکە ئیسلامیەکان کە بە تەواوەتی وەکو دژی ئیسلام خۆی نیشان دەدا لە کاتێکدا دەستگاکانی ڕاگەیاندن ئەمە وەکو خراپەیەکی ترامپ باسییان دەکرد بەڵام کاریگەری لەسەر دەنگدەری ئەمریکی دروست دەکرد و لەبەرەوەی ئێستا بڕۆ ڕاپرسیە بکە هەمان ڕێی ترامپ
ڕەنگە لە زۆرینەی ئەمریکیەکانە بە تایبەتی لە سپیپیەسەکانە لە ناو سپیپیەسەکانە ئەو ڕێیەی ترامپ بەدی بکەیت لە مەسلەیەکی تر مەسلەیەکی شخصی ترامپیش کە ینی ترامپ وابشاندە کە پیاەکی مێباسە پیاەکی بە دوای هەوەسەکانی ئەگەڕێت ئێمە چەندین لێکۆڵینەوەی ئەمریکی و ئحسایاتی ئەمریکیمان بینیوە کە باس لەوە ئەکەن لە 1960 پیاوانی ئەمریکی یا ژنانی ئەمریکی خیانەتی هاوسەرگیری ئەکەن واتە ئەو پرسەش تەنانەت لەو پرسانە هەمووی سوودی بینیوە بەگەڕانەوە بۆ خودی پرسیارەکە بڵێ ئەو تویتانە ئەمڕۆ کاریگەریان بەڕێز بورهان کاریگەری ڕاستە یەک لەو بابەتانەی کە هەیە لەسەر دۆناڵد ترامپەوەیە ئەم 4 ساڵە سیاسیەکی دەست و پێ بەستراو بووە 4 ساڵی داهاتوە گەر بێتەوە بە سەرۆک دەست و پێی ئەکرێتەوە لە بڕیاردانە چۆن ئەڵەی جەریتر و ئازاتر و لێ هاتووترە بێت ئەمان چاڕوان نەکرێت من پێم وایە بەو شێوەیە دەست و پێی نەبەسراوە ترامپ سیاسەتی ڕۆژی کردووە بەرژەوەندی لەو بیر و باوەڕە کردووە کە خۆی لەسەری بووە گەر ئێمە بگەڕێنەوە ترامپ لە زۆربەی پرسەکانە بۆ نمونە ئەو بە ئاشکرا ئەوێت ڕێکەوتنامی پاریس بۆ کەشوهەوا هەڵوەشێنێتەوە کاری بۆ دەکات بەردەوامە لەسەر تەنقیبی نەوت و زیادکردن دەرهێنانی نەوت و گەڕان بە دوای نەوتە ئەمانەی هەمووی کردووە دەست و پابەسرایەکە ڕەنگە پەیوەندی بەم تەکتیکی کارکردنی خۆیەوە هەبێ کە ئێوێ ئەم سیستەمەی ئێستا ئەم تەریقە بەڕێوەبردنەی ئێستا کە لە سەرەتاوتم ڕووی ڕاستەقینەی کەسایەتی ئەمریکی تەقلیدیەکەیە بیکاتە مۆدیلێک لە کاری سیاسیە و ئیتر چۆن ئەمریکا لەسەر ئەساسی بەرژەوەندی دامەزراوە ترامپیش خۆیڵێ لەسەر ئەساسی بەرژەوەندی ئابووری دامەزراوە ترامپیش لە من بزنسمانێکم نەک سیاسیەکەم بناغی ئەوە دابنێت کە لە داهاتوودا ئەو بزنسمانانە ئەو کۆمپانیانە بە تەواوەتی کە جاران لە ژێر پەردەوە لە ڕێی دامکردنی کایەسەتیەکانەوە کاروباری ئەمریکایان بەڕێوەبرد ئەم جاریان ڕاستەوخۆ خۆیان دەسەڵات بگرنە دەست. بەڕێز بوران حاجی سلێمان چاودێری سیاسی سوپاس کە لە کەرکووکۆ لەگەڵماندا بووی هەروەها بەڕێز زریان ئاکۆیان شارەزار لە زمان و پەیوەندی سوپاس بۆ تۆش کە لە ویلاتی پەنسیلڤانیاوە لەگەڵماندا بووی ئێوەش خواتان لەگەڵ.